بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە دوایین وردەکاریەکان و دوایین زانیاری لەبارەی گفتوگۆکانی هەرێم و بەغداد و کۆمپانیا نەوتیەکان لەسەر پرسی نەوت هەروە پرسی داهاتی نانەوتیش دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئەو ڕێکەوتنەی کەوا بڕیارە واژۆ بکرێ کە تاکو ئێستا بڵێن واژۆ نەکراوە چی لە خۆ دەگرێ ئایا زەمانەتی جێبەجێکردنی هەیە و لەسەر راپۆرتەکەی ئەنجومەنی دەوڵەتیش لەبارەی داهاتە نانەوتیەکانی هەرێم چی تێدایە وایە لەسەرەوەش دەگەن بەڕێکەوتن وایە ئەمە وا دەکات کە پرسی موچەش یەکلا بکرێتەوە ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان محەممەد حسێن شارەزای بوارینەوت و دانەدارە شارەزای یاسایی قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێربێ کاک محەممەد بەخێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لە مەسەرەی نەوتەکەەوە دەست پێ بکەین تاکو ئێستا کەیمە قسەی تێدەکەین هیچ ڕێکەوتنێک کراوە سێخۆڵی لە بینی هەرێم کۆمپانیەکان عێراقیش ڕێکەوتنێک کراوە یاخود جارێ گفتوگۆکان بەکوێ گەیشتون سەرچاوم کاک حەکیم خۆشحاڵم لەگەڵ تۆ و کاکدانا لە خزمەتی بینەرانی تەلەڤیزیۆنی پەیامان جارێکی تر تا ئەم لە حەزەی قسەی تیاکەین ڕێکەوتنەکە ئیمزان نەکراوە ڕەشنووسەکە هەیە هەندێک لە لایەنەکان و کۆمپانیەکان هەندێکیان ئەڵێم ئیمزایان کردووە بەڵام جیهات و کۆمپانیا ماوە ئیمزای بکاکە ئەگەر ئەوەی کار ڕەنگە ئەمە نەبێتە ڕێکەوتن فەلەبەرەوە ڕەنگە بەیانی ئەم شەو یاکەی ئیمزاکرێ شتی بچووکی ورد ماوە بۆی با بڵێن تەسفێ بکەن کۆتایی پێبێنن بەڵام واقعەکە ئەوەیە تا ئەم دەقا ڕێکەوتنی کۆتایی ئیمزان نەکراوە هیوایەکی گەورە هەیە بەوەی کە بەیانی و ئەم شەو ئەو ئەرقەلێش چارەسەر بکرێ لەکوێ وەستاوەندە یاگەداری ئینەکە ڕەشنووسەکە حازرە حازر کراوە ڕەشنووسەکە حازرە هەمووان ڕێکەوتون لەسەری لە ڕەشنووسەکە هەموو ئەو داواکاریانەی کۆمپانیەکان هەیەیان بوو جێی کراوەتۆ حکومەتی هەرێم پێڕازیە حکومەتی فیدراڵی عێراق و وەزارەتی نەوت پێڕازیە وەزارەتی نەوت کۆمپانیای نەوتی باکووری ڕاست پاردووەکو پێکاتەیەکی وەزارەتەکە بۆی لایەنی واژووکە ئین بێ ئیمزاکەر بێ دەسڵاتی ئیمزاکەر بێ لەسەر ڕێکەوتنەکە چونکە لە ڕووی تەکنیکیەوە ئەم بەشی وەرگرتنی نەوت و فرۆشتنی نەوت و نەکفرۆشتن ئەفو هەنا ناردنی بۆ جێهان و ئەمانە ئەمە ئیشی وەزارەتی ئەفو ئیشی کۆمپانیای نەوتی باکوورە لە ناو وەزارەتی نەوتە یعنی ئەمانە هەمویان لەسەر خەتن و ئیشەکەیان تەواو بووە بەڵام هێشتا تۆزێک وردەکاری ماوە کە ڕەنگە تۆزێک زیاتر کاتیان بوێ هەتاوەکو هەموو لایەک ڕازی بوون ئەمەش تا حەدێک هی ئەوە نییە بڵێن جیهاتێک ڕێی گۆڕیوە یا ئەمانە هەر ئەو بەدگومانی و خراپ مامەڵەکردن لەگەڵ یەکترەی پێشتر هەبووە وای کردووە هەندێک لەم پێکهاتانەی کە پێویستە بەشێک من لە ڕێکەوتنەکە بە زمانەتی زیاتریان کۆمپانیانە کۆمپانیای کۆمەڵە ئەپیکورە چکە لە دەروی ئەپیکوری ژۆزان خۆیسە کۆمپانیای کار بۆز نەفتێ باز لەوە دەکرێت کە ئەوانش بەڕێک نەوتی لە سڵاتی نێوتێریمیان لایەوە چۆنەوەدا گاسپرۆم هەیە لە گەرمیان نزیکەی 1970 بەرمیلێک نەوت بەرهەمێنێ ڕۆژ لە دەروی ئەپیکورە بەڵێ داناگاز هەیە داناگازیش کۆندنسیتیان 15 کۆندنسیت ئەدەن بە وەزارەتی سامانە سروشتەکان و تێکەڵیەکەن لەگەڵ نەوتەکە و ئەمەش ئەفرۆشن ئەمانە کێشیان خورمەڵ کارگروپە کارگروپزارێک دەبێ ڕۆژانە نزیکە لە 1970 خورمەڵە زیاتر لە دەروی ئەپیکور نزیکە 150,000 بەرمیلێک هەیە ناگاتە 150,000 نزیکە 120,000ەکە بەس ئەمانە هیچیان کێشی بەشێکنین لە کێشەکە بەعکسۆ ئەمانە هەر لە سەرەتاوە ڕازین بە هەر ڕێکەوتنێک ئەپیکۆر لەگەڵ ئەوانی کا پێی بگا لەبەرەوەی ئەمانە با بڵێن هەم کۆمپانیای کار زیاترۆک و کۆمپانیایکی نیشتیمانی سیرەکەن بەرپرسانی بەهولێر و بەرپرسانی بەغداش بۆیە ملزەمە بە قراری حکومەتی هەرێمەوە داناگاز بۆ ئەو تۆزە کۆندنسیتە بابەتێکی هەندێک گرنگ نیە ئەکید کێشە و ئاڵۆزی لەسەر دروست ناکە ئەوە زیاتر غاز بەرهەمێنن و تەرکیزیان لەسەر غاز و بەرهێنانە لە غازە بەرژەوەندی زۆر لەوە گەورەتریانەیە کە ئەمە بکەنە بابەتی ناکۆکی لەگەڵ حکومەتی هەرێم یا حکومەتی عێراقا ماوەتۆ کۆمپانیەکانی ناو ئەپیکۆر هەندێکیان هینن با بڵێن پێشتر نەوتیان بەرهەمهێناوە نەوتەکان داوە بە وەزارەتی نەوت فرۆشتوێتی پارەکەی خواردووە بڵێ ئێستا پارەیان ناداتێ
خۆی لە ساڵ بە هەمان شێوە 23 بۆ بزانام 24 بەڵێ نزیکەی 11 میلیۆنێکیان ڕادەست کرد داوای ئەوە دەکەنەوە داوای پارەی ئەوەکەن ئەڵێن ئیشەکەمان کردو کرێکەمان بەرێ بە هەمان شێوە پێشتر نەوتیان بەرهەم هێناوە نەوتەکان داوە بە حکوومەتی هەرێم فرۆشتویەتی و کرێکەی ناونەتێ با بڵێن ئەمانە ئەزمەی با بڵێن متمانیان بۆ دروست بووە سیقە ناکەن ئەڵێن تۆ پێشتر خەڵەتێنراوەمانی فێڵ و لێ کردوم درۆ لەگەڵا کردوم چه زمانەیە مانگێکی کە هەم ئەوە ناکەیتەوە یعنی تۆزێک با بڵێن زیادە ڕۆیەکەن لە داوای زەمانەت و قانونی لە داوای زەمانەتی دارایی لە داوای ئەوەی کە ئەیانەوێت تەکید بکەنەوە کە شایستە دارایەکانیان ناخورێ دوو مانگی کەسێمە دوێنیم و خزمەت بزانین چەندی پشکی هەرێمە نەوتی هەرێم چەندی پشکی کۆمپانیەکانە دێمەوە خزمەت کاکدانە جنابشتوە خێربێ با جەنابەت لەسەر داهاتی نانەوتی و یاسای کارگەری دارایی و ئەنجومەنی دەوڵەتیش نووسراوی کردووە بەکوێ گوێشتووەم پرسە چکە جگە لە نەوت بۆ نردنی موچە پێویستمان بوێ داهاتی نانەوتی داهاتی ناوخۆیەری سنوورەکانی جێگلا بکرێتەوە بەناوی خۆی گەورە و میهرەبان ڕێزم بۆ جەنابەت بۆ مامۆستای بەڕێز بۆ هەموو ئەوانەیە بینن ڕاستیدا هیوادارم لەوانن بم کە ڕەشبینیە بەخشنەوە بەڵام وەک خۆی شتەکان باسکەین باشترە هەمیشە ئەوەی کە ئێمە بینێ تا بە شەقامی کوردی و ئەوەی کە جاناوی موچەخۆرە سوودمەندە لە موچەخۆران ئەوە بە ئەزمونێکی خراپی هەیە لەوەی پێی دەوتری ڕێکەوتنامەکان دوو مانگ لەمە پێش ئێمە ئەزمموی ناونیشانێکی وامان هەبوو کە ناوی ڕێکەوتن بوو جێبەجێ نەکرا وتیان لێ تێگەشتنە و بەڵێ جێبەجێ نەکرا بە دڵنیاییەوە شکاندنەکەی لە تەڕەفێکەوە بوو زۆرتر بە دڵنیاییەوە وازحە بۆ زانیاری ئەمە گەر زەمانەتی سەرکەوتنی ئەو ڕێکەوتنامانی کە باسیەکەنی مزاکرابێ نازانم نەبووە تا ئێستا نەماندیەوە بە مەڕاستیوی بۆ بکەنیان جۆرێک لە ئەوەی تیاوێ باشترین بوو لانی سێم کۆمپانیاکە نەبێ لانی سێم وڵاتێکی زیلهێز بێ کە دەستەبەری جێبەجێکردنی بکە ئەمە ئەگەر تۆ بتەوێت ڕێکەوتن بکەی ڕەنگە ئێستەیەکێک چاوی لە ئێمە لێمان پرسێ بڵێ خۆمە دوو دەوڵەت نییە لێوانی هەرێم و حکوومەتی مرکزی حکوومەتی سێم بێتە ناوەڕاستەوە بەڵام ئێمە گرفتەکانی هەمیشە و هەرێمەکان لەگەڵ حکوومەتی پێدەوترە فیدراڵی کێشیان زۆر لە ئەمریکا هەندێک ویلایەتەکانی هەیە لە کەنەدا لە هەندێک وڵاتە فیدراڵەکان دامل ناو کێشان ئێمە لە کاتی ئێستا بە تایبەت کۆنووسی ئەوم دەستکەوت لە جێگەیەک باسییان کرابووە ئەو یاسای پێدەوتری یاسای ئیداری مالی یادای بەڕێوەبردننی دارایی کە وەکو پێدەڵنەوەکو دەستوری مالی وایە بۆ هەرێمی کوردستان فیدراڵیشە بۆ عێراق و هەرێمی یاسا هەمووی بەگشتی ساڵ 2009 زۆر بەداخەوە بەشێک لەوانەیە کە لە میدیاکان دەنگیان لێرە لەوێت قسان نەکردووە وردەکاری زۆرتیان نەکراوە ئەو واڵێن خۆبەڕای اقتصادی ئەومە وردەکاری دووپاتێکەکەمەوە دۆخە ئابوووریەکەیشی من نییەوە هەندێک سیاقەکردنیشی منە بەدڵنیایەوە ئێستا تۆ مامەڵاکەی لەگەڵ دقا ئەو ئەنجومەنانە بۆ زانیاری بەڕێستان حەزەکەمەوە لێرەشەوە بیڵێم ڕەنگە بۆ یەکەمین جار بێ گوێم لێ بۆ هەندێکیان و با نەدرێ بە ئەنجومەنی دەوڵەت برێ بە دادگای فیدراڵی دادگای فیدراڵی بە پێی مادەی 94 لە دەستوری عێراقا بڕیارەکانی بنبڕ و یەکلاکەرەوەی کوا مولزەمە یەکلاکەرەوەی بەڵام کوا مولزەم بۆ ئەو قسەی بەڕاستی وان نییە ماوست جێبەجێ نەکرا پابند نەمون کوا پابند بۆ کوایە لە پرسی ئەوە کە پێدەوت تاشەری ئەوەی یاسای نەوت و غاز کە هەڵی وەشانەوەی هەرێمی کوردستان کوا پابند بوون پێوەی ئەو یاسانی کە لەو فترەی هەڵۆشانەوەی خولی درێژکردنەوەی خولی پەرلەمان 6 یاسا دەرچوو هەر هەمویان جێبەجێ کرد یاسای پەروەردە کاکە یەک دنیا ئیلتیزاماتی قانونی دروست کردەوە مدیر هەیە بەڕێوەبەر هەیە لێرە دەرکراوە داماوە ئەو مەرجانەی تیان نەبووە ئێستا تۆ یاسایە کە جێبەجێ کردووە ئەوەی پێدەوترێ ها پرسەکەیانی وەکو بڵێن وەکو پرەنسیپ پێی ناوترێ مابوونیە عەلا باتڵ ئێکەواتە هەرچی بناکرابی لەسەر شتێکی بەتاڵ کراوەیە ئەو پێدەوترێ هەموو ئەعمالی پەرلەمانی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە ها لە دۆسەی درێژکردنەوە دەری کرد وانە هەموو ئەعمالی پەرلەمانی پێی هەڵۆشان ئەعمالی پەرلەمانیەکییان بریتە لە تەشریعات کەواتە پێوی پابند نەبوو کەواتە ئەو دەستەواژەیە زۆر دقیق نییە بۆی بزانانی کە پێ دەڵێن پێویستە پابندبی و دقەکان ئەنجومەنی دەوڵەتەکە لەسەر بەدڵنیە ئەوەی ئەنجومەنی دەوڵەت نەخێر ئەویش چونکە لانی وەزارەتیان نەبەسرا بە وەزارەتەوە داوای ڕایەکی یاسایی استیشاری لێکایان فتوایەکی لێکا لەو ڕۆ ئەو سیاغانەیە کا چونکە یەکلایەنش داوای کردو هەردووکیان تاحاکومیان نەکردو بۆ ئەم ئەنجومەنە واتە هەردووکیان داوان نەکردووە ڕایەکی یەکلاکەرەوە بکە ئیتر
تر لە بەرژەوەندی تۆیان لە بەرژەوەندی تۆ نیە بێ پێوەی پابندبی ئێستا یەک لایەن داوای کردو کەواتە هەرێم مافی خۆیەتی کە بڵێ پابند نیم بەڵام لە دوجار لە ئەوەی پێی دەوترێ و کومەبدەی قانونی لە لاپەڕە 22 ئەم دقا ئەوانیش بزانم فێربوون لە دادگای باڵای فیدراالیەوە هەمیشە دادگا فیدراالیەکان وا بڕیارەدەن هاجاری وای بەقەر یەک مەلزەمە بێ بڕیارەکانە دۆخێکی فەلسەفی قوڵ ئەیهێنن ئەمی جوا وتێتی وابزانجومنی دەوڵەتە بەڵێ چەند لاپەڕەیە تقریبا بەڵێ تێی پەڕاندۆ بۆ 21 گەینی بە بەرگەکەیەوەنی لە دوجار ئەم هاتووە بۆ زانیاری بەڕێزە چوارچێوە یاساییەکانی ئەم چونکە پابندە بە دەقەوە حەزەکەمەوە ڕاستێ بزانین چونکە دوو پاتێکەمەوە ئەو لادانەی کە دروست بوو ڕێکەوتن نامەهێنانی کۆمپانیا نەوتیەکان بۆ ناو ڕێکەوتن ناوی هەرێمی فیدراالی لەگەڵ حکوومەتی ناوەند ئەمە لە ڕووی یاساییەوە نایاساییە بەڵام چی بکەین بووە ینی وەکو چۆن ئێستا پێدەوتە ئابووری سەر بەخۆی فرۆشتنەوە پێچەوان لەگەڵ مادەی 111 جار باسمان کردو لێ کەواتە دۆخێک بووە ینی دوجار وەکو کابراوتی تەلاقەکە کەوتووە ئێستا تۆ چۆن بێ چارەسەریکەی بزانین دەرفەتێکی بۆ بکە لانی سێمی بۆ دروست بوو ئەم ڕێکەوتنە هاتن ئەم یاسایی تەنها لەسەر دوو یاسا یەکلا کردوێتەوە واتە ئەنجومەنی دەوڵەت داهاتی نانەوتی لەسەر چ بنەمایەک یەکلا کردوێتەوە سراوەکەشی کردو بۆ زیرانی عێراق بە دڵنیایی نازام کردوێتەوە حتمما راپۆرتەکە کە کەوت بێتە دەستی من و تۆ حتمما چۆ بۆ ژوانی ئەوستا چۆنە بێتی نابێتەکەوەسم پوختەکەی چییە پوختەکەی ئەعتیمادی کردوە سەر ئەو دوو مادەی 29 لە یاسای ئەوەی پێدەوتە ئیداری مالی لەگەڵ مادەی 12 لە یاسای بودجێ گشتی عێراق ئەو دوو یاسایی بە هەند وەرگرتووە هاتوون پرەنسیپەکانی ڕێخستووە ئەو واتە بەپێی تێگەشتنی بەندە ئیزافەیەکی نەکردووە بۆ یاسای ئیدارەی مالی نەیتوانێت ڕایەکی جیاواز بڵێ پێمانەڵێ وەکو پرەنسیپە قانونیەکە لەناو ئەم ڕایاساییە ئەنجومەنی دەوڵەتی عێراقا داهاتە فیدراالیەکان پێویستە بگەڕێنەوە بۆ ناو خەزێنەی گشتی ئەو داهاتانێک کە تایبەتن چونکە لە عێمە لە عێراقا فیدراڵەتێکمان هەیە زۆر سەیرە ژەوە یەک هەرێمی هەیە و ناوەندێک و چەند هەرێمێکی ترمان نیە زۆربەی زۆری پێکاتی عێراق چییە پارێزگایە محافەزاتن هەرێمیشی هەندێک جار وەکو محافەزات سیر کردووە چونکە مەنافیزی حدودی هەیە وإلى آخره ئەم ڕایە بە گشتی واز دەکەم بە تایبەت 20 ماڵێن لە 1-2 سەعاتی لەمە پێشە بۆی زیاد کراوە تا ئەو دقە جیاوازە لەو دقەی تر کە یعنی هاتووە یەکەم جار ڕایەکی تری بۆ زیاد بووە کە وەکو بڵێ ناوەندێکە لە نێوانی ئەوەی حکوومەتی هەرێمەیەوێ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق دابەشی کردو بۆ چەند پرسێک حەزەکەم بە خێرایی بێڵم ئەوی بریتێ لەوەی پێدەوتێ داهاتە گومریگەکان باز و ڕسمی گومرگی بەڵێ ینی بەگشتی داهات و ئەوانە کە مەنافیزی حدودی لەگەڵ ئەو داهاتانی کە خۆی لە ئەنجامی مامەڵەی دارایی و فرۆشتی مڵک و ماڵ و چی و ئەوانە وەرێگرێ ئەو ئەیکتر لەوانە نایاساکە مادەی 29 لە فەقەرەکانی خۆی ئاماژە پێکردووە بریتێ لە ئاوەڕۆ و ئەو پرسانی ترکە هەیە ئەم دابەشکاریانەی وەکو ئەو کردووە ئەوەی پێی دەوترێ داهاتی گومرگی پابند بۆ بە یاسای ئیداری مالیە و کە لە 150 بەڕاستی ئەو بەڕوونی ئەوەی وتووە هەندێکیان پیان وایە لە گەڕاوەتەوە بۆ یاسایی بودجەی گشتی کە پێی وا بووە لە 100 ئەمانە بێگەڕێتەوە بۆ ئێمە ئەو قسەی ڕاست نییە دقەکەوا ناڵێ بۆ زانیاری هەر پابند بۆ بە 150ەوە چونکە ئەگەر ئێستا ئێمە یاسای بودجەی گشتیمان جێبەجێ بکردا زۆر باشتر بوو لە 180 گەڕێتەوە بۆ وەکو بڵێ بۆ حکوومەتی گشتی و ناوەند و لە 120 بۆ حکوومەتی محافەزات کە خۆ دەزانی ئەمە دابەشکاریکی قوڵ بووە لێرەدا هەرێم لە 150 بەرژەوەندیەتی و ئازانم بێنی بەشێکی واڵێ هەندێکیشی باوەڕێن وا بوو ئەگەر ئێمە عێراق تا ئێستاش ڕایەکی وای هەبووە کە لە 100 ئەوەی پێی دەوتێ داهاتی گومرگی بگەڕێتەوە جمەی دەوڵەتی ژوایە دەڵێن دەبێت لە 100 باج و ڕسمی گومرگیەوەیکی سنوورەکان ئەو بۆ بەغدابێ ئەوە لە 100 بڵێنەوە ڕای ئەنجومەی دەوڵەتە بەس باج و ڕسوماتی ناوخۆی لە 150 بە 50 بێ بەڵێ بەگشتی یەکێکی تر لەوانەوەکو وەکو بۆم باس کردی دابەشی کردو بۆ 3 تۆڵی گەورە ئەوەی کە پێی دەوترێ گومرگ و ئەوەی کە پێی وترێ دەواازە سنووریەکان مەنافیزی حدودی لەگەڵەوەی پێی دەوترێ و داهاتانی لە ناوخۆ پەیدا دەبن ئەوانەی کردو بە 150 ئەوانی دیکەی لێگەڕاوە بۆ حکوومەتی ناوخۆی خۆیان و ئازام ڕێژەکەی کەمە بە تایبەت لێرەوە مەترسیەکە دروست بوو و زانیاریتان ئەو زانیارە گەیشتۆ بەوانیش کە ڕێژەی ئەوەی پێی دەوترێ داهاتی ناوخۆ لەسەر و 300 ملیارەوەیە
وای و تۆ بەڕێوەبەرێک بۆ ئەفزەندەریشیان کرد فەقیر لەسەر ئەو ڕایە شتێکی وا بوو خۆتان زانیاریتان هەیە یعنی ساڵانی پێشودا ڕایکی وای وتم بوو گەیشت بوو بە حکوومەتی ناوەت ئەو 300 ملیارە چۆتە مخەیەلەی عەقڵی سیاسیەکانی عێراقەوە کە تۆ 300 ملیارد هەیە پێویستە مناسەفەتەن لە 150 دابش بکرێت جاتیمەوە خزمەتت مادەی 29 ئەگەر دەقیقە لاوی بمان شکێ و دوای دێمەوە خزمەت بزانین چۆن ماوە لەگەڵ هەرێمەکە بۆی ورتر بێت چکە ئالۆزی شەوە هەر مادە محەممەد بگەرم لای بەڕێزت سەبارەت بەو نەوتەی کە ڕادەست دەکرێت چەندی پشکی هەرێمە چەندی پشکی کۆمپانیاکانە ئەوە دروستە کە دەڵێن لە سەدا 60 هی حکوومەت هەرێم خۆیەتی لە کێڵگەکان لە سەدا 40 هی کۆمپانیاکان بێت ئەو بەو دابشکاری دروستە چۆن سەرکە زەنی چۆن هیچ هاوکێشە و دابشکاریەک نییە کە ڕاست بێ بۆ هەموو کێڵگەکانی نەوت لە کوردستان ممکن نییە بە کۆی گشتیش ئەو شتە ئاوە تعریف بکەیت لەبەرەوەی ئێمە لە هەنێک کێڵگا پشکی مڵکانی حکوومەتی هەرێم ئەوەی پێڵێن ڕۆیاڵتی نزیکەی 15% لە هەنێ شوێنە زیاترە لە هەنێ شوێنە کەمترە گەورەترین کێڵگەی هەرێمی کوردستان ئەوەیە کە بە شێوەی کرێی خزمەت گوزاری ئەوەی گرێبەستی خزمەت گوزاری کێڵگەی خورمەڵەیە ئەمە گەورەترین بەرەمهێنەری نەوتە لە کوردستانە کێڵگەکەی هەرێمی کوردستانە ئەو کۆمپانیانەی ئەیبەنەڕێەوە بە کرێ ئیشەکەی بۆکەن ئەمە وەکو ئەو کێڵگای وەکو کێڵگەی تاوکێنیە کە کۆمپانیا نەوتەکە شەریکە لە نەوتەکە بۆیە هیچ معادلەیەک نییە تعریفی هاوکێشەی شەراکەتی حکوومەتی هەرێمکە لەم کێڵگە نەوتیانە وەکو یەک لە هەموویە ئێمە نزیکەی ئێستا 12 کێڵگەی بەرەمێنەری نەوت و غازمانەیە تەبیعەتی شەراکەتی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم کۆمپانیانەی غاز و نەوتەکە بەرەمێنن جیاوازە لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی تر لە نەتیجا چی نەوت لە کوردستانە بەرهەمێنرێ 50,000 لێ جیاکرێتەوە بۆ پێداویستی ناوخۆی کوردستان بۆی بە نرخی مەدعوم بفرۆشرێتە خەڵکی کوردستان ئەو باقی چی هەیە ئەدرێت بە وەزارەتی نەوت بۆی بیفرۆشێت و بیکاتە ئێستا نزیکەی 240 تا 250,000 بەرمیل بەرهەمێنرێ ڕۆژانە کەمتر لە 50 سەری 240 لەو بینایە ئەگۆڕێت بڵین 50 وای دابێنی 50 بۆ ناوخۆیە 200 ئەمێنێتەوە بۆ فرۆشتن دەکرێت ئیتر وەزارەتی نەوت ئەکرێ هەناردەی بکە ئەگەر پێویستی پێبێت لە ناوخۆی عێراقا بەکارهێنێ مهم نییە ینی ئەونی گرنگەوەی ئەکرێتە پارە لە ناوخوا بێ لە دەرەوە لەو 200 کۆمپانیەکان داوایان کردبوو بڵین کرێی بەرهەمێنان خەرجی بەرهەمێنان بەرهەمێنەوە و گواستنەوەی بەنەوت بدرێت ئەمە چۆنە ینی ئێستا لەو 200 ئێمە چەند دەدرێت بۆ کۆمپانیەکان هەر کۆمپانیایە کە لە کوردستانە ئیشەکە بۆ نمونەی لەو ئەو کۆمپانیایی کە لە کێڵگەکانی هەولێرا ئیشەکەن ئەمە دووسێ جۆر مەسروفی هەیە بەشێکیان خەرجی بەرهەمهێنانی ئەو کرێکار و کارمەند و ماشین و ئامێرانەیە کە نەوتەکە بەرهەمهێنن ئەمەی هەیە هاوکات پشکی خۆی هەیە لە قازانجی ئەو نەوتەی بەرهەمهێنێ ئەمە خەرجیەکی تر اینجا تێچوویەکی تر هەیە بۆ گواستنەوەی نەوتەکە لە کێڵگەی بەرەمێنانەکەەوە بۆ ناو پامپستێشنەکەی خورمەڵە اینجا لێەوە ناردنی لە خورمەڵەوە بۆ پامپستێشنەکەی فیشخابور ئەمەش هەم دیسانەوە تێچوو هەیە هەموو ئەم تێچوانە وەزارەتی نەوت ئەیدا اینجا نەوتەکەی لە فیشخابورەوە وەریەگرێ ئەیبا بۆ بەندەری جیهان لەوێ ئەیفرۆشێ کە فرۆشتی ئەو کاتە یەت ئەم خەرجانە ئەداتەوە بە کۆمپانیاکە لە دوای خەرجەکان چی ماوە ئەبێتە قازانجی خەزانەی دەوڵەتی فیدراڵی پێشبینی خۆت ئێستا گەر 200,000 هەنار دەکەن پێچی خەرجی بۆ نمونە کۆمپانیەکان بەنەوت دەگاتە 50,000 دەوروبەری 50,000 والله یەکەم ناتوانم نە من هیچ کەسێکی تر لە دنیا ناتوانێت جوابێکی دەقیقی ئەو پرسیارە باتەوە ئەتوانین تەخمین بڵێن ڕەنگە بەپێی ئەو چرێندانەی کە پێشتر هەبووە لە خەرج و حساباتی خەرجی ئەم کۆمپانیانە ڕەنگە ئەگەر لەو 200,000 بەهای نزیکەی 50-60 هەتا بگاتە 70,000 بەرمیلیش بڕوا بۆ تێچووی بەرهەمێنان و گواستنەوەی نەوت باش لەگەڵ بەس بۆ کۆمپانیەکان داوایان دەکرد ئەو بڕەپارەیان بۆ پێ بدرێت ینی لە بری پارەکە کە ڕاستە خۆ پێیان بدرێت نەوتیان پێ بدرێت جیاوازەکەی چییە؟ هیچ جیاوازێکی ئەوتۆنیە ڕەنگە بۆ تێگەشتن و تەفسیرکردنی بەندە بازرگانیەکانی ناو عەقدەکەیان ئەوە ئاسانتر بێت چونکە قازانجی ئەم کۆمپانیانە لەوایە لەو نەوتا بەرهەمێنن پشتیان هەیە بۆ نمونەگە 100,000 بەرمیل لە فڵان کێڵگا نەوتی بەرهەمێنا ئەمڕۆ ئەو 15 لە سەتی ئەو 100,000 بەرمیل لە نەوتەی هەیە تەفسیرکردن و وردکردنەوەی ئەمە بۆ دۆلار ئاسانترە ئەوەی کە پارەی نەوتەکەی خۆی بنێ بۆ منە فڵان کۆمپانیا لە کۆتایی مانگەکە
600,000 بەرمیل نەوتی یا حسەی خۆی لە لای سۆمۆیە سۆمۆ فرۆشتێتی بە ئاسانی ئەتوانێت ئەم 600,000 زەربوتەر بکات لەسەر تێکڕای نرخی نەوتەکەی ئەو چەند بووە لە مانگەکە ئەو نەپاری باتێ بەس ئەو پاری کۆمپانیەکان بڵین ئەو نەوتی کۆمپانیەکان ئەگەر 50,000 بێ با بڵێ 70,000 بێ سۆمۆ بۆ نرخی جیانی بۆیان دەفرۆشێت و نرخی جیانیان پێداداتویان بەوەی ناوخۆ کە 33 دلار بوو هیچ کامیان نییە بەو نرخەیە سۆمۆ خۆی فرۆشە عێراق نرخی نەوتی عێراق خۆی بۆ خۆی نرخێکی وازەح و دیاریکراوە هەنێجار نرخی سووکی بەسرا گرانترە لە برنت هەنێجار گرانترە لە پلیتی دوبەی بۆیە سۆمۆ خۆی نرخی هەیە و هەر بە تەحدید ئەو نەوتەی ئەو کۆمپانیانە بەرهەمێنن ئەو ئەفرۆشێتە فلان مەسفا فلان کۆمپانیا فلان بازرگا بەلای زۆر عێراقیەکان نەوتەکان یا ئیفرۆشتنە وڵاتان وەزارەتی نەوت یا ئیفرۆشتنە مەسفای دیاریکراوی گەورە هەیە ئەمانە کڕیاری دوورمەودای نەوتی عێراقن نرخەکە دیارە ئەو نەوتی کەنارە دەکرێت پشکی حکوومەت و کۆمپانیەکان هەمووی بێ کڕیار دەفرۆشین نەک بۆ نمونە کۆمپانیەکان بڵین کۆمپانیا نەوتەکان بڵین کە من نەوتی خۆمان دەفرۆشین بە کڕیارێکی تر جیا ناکرێتەوە ئەسڵەن نەوتەکە ئیفرۆشتن ئیشی سۆمۆیە باشە وەرگرتن و بارکردنی نەوتەکە لە فیشخابور و هەتا جیهان هەم دیسان ئیشی سۆمۆیە ستۆرکردن و هەڵگرتنی لە بەندەری جیهانە ئیشی سۆمۆیە تا ئەو لەحظەی ئەدرێ بە دەستی کڕیارەکەەوە بە کەشتی هەر ئیشی سۆمۆیە کە سۆمۆ فرۆشوێر پارە نادا بە کۆمپانیەکان ئەو کێشە دروست بووە نەوتمان پێدا لە بریەوە هیچ کێشە نەبوو ئەو بەس میدیای کوردی کردیانە کێشە ئەساسن کۆمپانیەکان وتیان لەگەڵ ڕێزمانی هین بوو زانیی هەنێ جار هەنێ تەفاسیلی وردی ناپێویست هەیە زیاد لە حەد گەورەیەکرێتەوە لە خەڵک و هەنێ جار شتی مهم هەیە فەرامۆشەکرێت کۆمپانیەکانی ژانی ئەگەر هەر پارەکە بێ لە کۆتای وەرگن بۆ پارە ئەنێ کێشە چییە کە سرکە دایانگووت کاکەمە بە 16 دلار رازیین ئێستا کە رازی بوون نەوتیان پێ بدرێت خوار 16 دلارەکان پێ دەدرێت کاکە نەوت ستۆکە ینی کاڵایەکە وەکو کەرەستەی خاو ئەکڕێ ئەفرۆشێت تۆ ئێستا بەرمیل لێ نەوتت هەبێ یا 64 دلارت هەبێ یا 65 دلار دەبێ هیچ فەرقی نییە لە هەر سانیە کا تۆ ئەتوانی ئەو بەرمیلە نەوتە بفرۆشی یا بۆ 64 دلار ئەو بەرمیلە نەوتە بکڕی بۆیە نە بۆ کۆمپانیەکان نە بۆ سۆمۆ وەزارەتی نەوت ئەوە هیچ فەرقێکی نییە نە ڕووی تەکنیکیوە فەرقیە نە لە ڕووی بازرگانیوە نە لە ڕووی قانونیوە نە لە ڕووی حساباتی ئابووری و ئەمانەوە بۆیە من نازانم ئەو بۆ مناقەشە بەڵام هیچ مەسەلەیەک داگەداری پێشتر بە 16 دلارەکە رازی نەبوون ئێستا خوار 16 دلاریش مهم نییە 16 دلاریش بەس بۆ یەکەم مانگە تا دڵنیایی دروست بکرێت لای ئەو کۆمپانیا هەنێک لەو کۆمپانیانە سەروی 20 دلار خەرجەکەن هەنێکشیان کەمتر لە 10 دلار خەرجەکەن لەبەر ئەوەی تەبیعەتی ئیشکردن و بەرهەمێنان لە کێڵگەکانە جیاوازە سروشتی گرێبەستی ئەم کۆمپانیانەش لە کێڵگەکانەوە جیاوازە ئەو 16 دلارە یەکمان گرنگە تا متمانە دروستەکە پێشتر باسمان کرد کە چ بێمتمانیەکی گەورە هەیە لە نێوان ئەم کۆمپانیانە و هەردوو حکوومەتە بۆیە لە دوای مانگێک ئیتر کۆمپانیایەکی ناوبژیوانیان هێناوە خۆی با بڵێن ئیشی محاسبیە نەک ناوبژیوانی بەس لێرە ڕۆڵی ناوبژیوانیە گەڕێ ئەم کۆمپانیا ئەوە دیاریەکە کەچی بەرەمێنان لە فلان کێڵگە چەند بووە ئەبێت چەند بدرێتە فلان کۆمپانیا و چەندیش ئەڕا بۆ خەزانی گشتی دەوڵەت سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک دانا سەبارەت بە دەقەکە بخوێنینەوە ئەو دقیقە مادەی 29 کێشەی لەسەر ئەو دقیقە ڕاکەی ئەنجومەنی دەوڵەت لە عێراقا کە زوو پێی وتراوە ئەنجومەنی شوورا و ئێستا بخۆی سەر بخۆی و ڕایەکانی خۆی سیاغاکە ئەم ڕایەکی وتۆ لەو بارەیەوە چییە؟ مادەی 29 بڕگەی یەکەمی بە واضحی باسی کردووە دارایی بۆمان دەخوێن بە دڵنیایی وتوێتی ئەگەرچی خۆی عەرەبیە بەڵام تؤول لحساب المحافظة بما فيها محافظات الأقاليم أو الإقليم الإيرادات المالية التالية قريتها بو حسابي بارزگاکان و هەرێمەکانیش یاخود هەرێمی کوردستانیش لە چاو وەکو محافظات تەماشاکرد ئەم داهاتان ئەمانە بۆ نییە هەر بەس خەزینی پارێزگاکان هەیە پارێزگایك مامەڵ لەگەڵ هەرێم کردو لەوێدا ئەوانەمان بۆ گەڕێتەوە بۆ شەوە یەک تێبینیترم هەبوو لەسەرەوەی 16 دلارەکە بە پێ ساعت چلەکە ئەگەر ڕێکەوتنەکە لە وردەکاریت یا بێ ناکاتە 16 بۆ زانیاری نەلاسەر بجێ 16 دلار دانراوە بۆ خەرجی بەرمیلێک نەوت بەڵێ خەرجی گواستنەوە تا ئەو کۆمپانیە ئاخر بۆیان کراوە بە نەوت ئەگەر لە 140 بێ ناکاتە لە 16 دلار ئەوەی واڵێننی بە پێ 140 ئێوەلێکی بەرەوە گەر بەسی ئۆنەلێکی بێتەوە کەمترەکە لە 16 دلار یعنی ئێستا چۆن ڕازی بوون ئێستا و پرسیارێتەوە وەجێ بوو چۆن کۆن بە 16 ڕازی نەبووی ئێستا بە 140 ڕازی بووی کە
لە بازارە ساغی بکەیتەوە وا ناکانی بە عملی حسابێک کەمە نازانینەوە دووپاتێکەکەمەوە پرچی نەوت فرۆشتنە ئەمە یەکەمیان لەو مادەی 29 باسێکە کامانە گەڕێتەوە بۆ خودی محافەزەکەیان هەرێمەکە لە 150 هەموو ئەوەی پێدەوتێ ڕسم ڕسومات و باجی ئیتیحادی کە وەرەگیرێ و دەست ئەخرێ لە هەر پارێزگای لە پارێزگاکان وەرەگیرێ بەڵام لێردا ئیسیسنایەکی کردووەنی هەڵاواردنی کردو بۆ دەقێک کە پێدەوترێ ئەو ئیراد و داهاتانی پێوترە زەڕایبی فیدراڵی داهاتە فیدراڵی و گومرگە فیدراڵیەکان ئەوانە بە تەواوی لە 100% بێ بگەڕێتەوە ئەنێ و داهاتی گومرگ و بازوڕسمی گومرگیە پێەوە بێت لە 100 گەڕێتەوە بەڵێ بەڵێ خاڵێکی تر ئەوەی پێدەوتێ لە بەشی پارێزگا لەو داهاتانی کە لە خودی دەواازە سنووریەکان وەرەگرێ لەگەڵ ئەوە پێدەوترێ پترۆ دۆلار ئەوش باسیکراویشتی لەوانە و ئیرادا ئەو داهاتە ناوخۆیانەی کە دەسەخرێ لە ئەنجامی ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان هەیە چونکە لە عێراق ئەنجومەنی پارێزگاکان هەیە لێرە ئێستا کێشێکە بوو هەرێم دەیگوت ئەو یاسا ناوخۆیانەیە کە من خۆم دەرم کردو باز و ڕسومات کە لە بەغدانە بووە ئەوە دەبێت هەر بۆ خۆم بێنی کۆمەڵی باز و ڕسومات لێرە زیاد کراوە لە بەغدانیە لێرە ڕێنمای نازانم یاسای بۆ دەرچووە بەڵێ هەر بوو من بێ لە چوارچەوە جێگەی دەبێتەوە هەر بەدڵنیایی چونکە ئەمە سبەقیەتیە لە ڕووی پێشینەییەوە مادەی 100 لە سووری عێراق دەسەڵاتەکانی هەرێمی دان پێداناوە دەسەڵاتەکانی یاسادانان و ئەوەی پێدەوتێت جێبەجێکردن و تەبعاً دادوەری ئەوەی یاسادانان چییە کا یاسای دان کردووە پەرلەمانی کوردستان کۆمەڵی یاسای دەرکردووە باج و ڕسوماتی سەپاندووە ئەوانەی کە سەپاندۆ پێش دەرچواندنی ئەم مادانە بۆ تەنانەت پێش پێکێنانی عێراق بەم فۆرمە تازەی کە ئێستا هەیە کەواتە ئەوانە هەمووی بۆ هەرێمە بێ خۆی بۆ خۆی جێبەجێکەوە بۆ خۆی بۆ گیرفانی دارایی هەرێمە بێت باشە بەس مادەیەکی تر هەیە کە بۆ لە یاساکە نەگەڕێتەوە بۆ بەغدا هەمووی بۆ هەرێم خەرج بکرێتەوە خۆی بۆ پارێزگاکانیان بڵین بۆ پارێزگاکە والله ئەوەی بەڕوونی لێرەدا وتراوە زۆر سەیرەنی باوەڕم وایە دقێکە زۆر ئێرش ئەڵەی کۆپی کردوتە سەرەوە سەیری کە لە هەمان بڕگەکانی پێنجەم لە ناو پرەنسیپە قانونیەکەی ئەخیر لاپەڕە ئاماژەی بۆ کردووە بەڵێ ئەڵێ ئەو ڕسومە گومرگیانەی ومن ضمن الإيرادات المنافذ الحدودية لإغراض تطبيقها أحكام المادتين 21 من قانون الموازنة العامة يكسر شو توصل ياساي ئەو پێدەوترێ بودجەی گشتی عێراق لەوێدا ئاماژەی پێکردەوەی کە لە بەرژەوەندی عێراق بووە وەزانێ لێرە ئاچینەوە بۆ لە 100% بەدڵنیاییەوە پێویستە ئەم وەکو دووپاتێکە ئەوم باسی و کوڕاکەم نازانم هەرێم بەدڵێ بێیان نارێمەڵێن بەدڵی نییە واڵێ ئەو پرسیارانە پێویستە لە 100% بگەڕێتەوە بۆ داهاتی عێراق پێشتر بەر لە ڕایەکە ئەنجومەنی دەوڵەت هەرێم و بەغدا لە 150 بە 150 لەسەر داهات و ڕسمی گومرگی ڕێکەوتن سنوورەکان بەس ئێستا ئەنجومەنی دەوڵەت دەڵێ لە 100% بۆ بەغدایە ئەوەی کێشەکەیە بەدڵنیاییەوە باوەڕم وایە لێرەدا تەنها ڕاقانونیەکە ئیسنادی کرۆ سەرم یاسایە ئەو یاسایە لە بەرژەوەندی هەرێمەکانیشە وەزانێ نەک لە پارێزگاکان دووپاتێکەمەوە ئەمان وا خەڵکیان چاوەڕێ کردبوو هەندێک میدیای کوردی بەداخەوە کە هەرێم وەکو پارێزگایەک لە پارێزگاکان تەماشا کراوە بۆیە ئیراداتی تەواوی هەموو داهاتەکانی لێ سەنراوەتەوە لە 100% بگەڕێتەوە وانە بۆ زانیاری لە 150 ئەو هەموو داهاتانە گەڕێتەوە بۆ هەرێم و بۆ پارێزگاکان خۆیان تەفسیری وا بوو کە هەموو داهاتێک بگەڕێتەوە ناوەند دوایی ئەو بینێرێتەوە ئەواش دەڵێ مادەکە بەڵێ دەخرێتەوە سەر وەکو بیستومەڵێن ئەو 3 سەفحەی کە ئیزافە کراوە بۆ ئەم دقە بۆی بەیانی وەکو ڕایەک بخرێتە نازام هەیە لە جەدوەلەکانیە نازانڵێن نییە نازام واڵێن ئامام ڕایاسایی یاخود ئەم فتووە قانونی ئەنجومەنی دەوڵەت 3 لاپەڕی بۆ زیاد کراوە کە لەوێدا ئاماژە بۆ جۆرێک لە ساردکردنەوەی پرسەکە بۆ لە 100%ەوە کراوە بە 150 چاوە هەرێم ئەگەر پابەند نەبێت چی ڕوودەدات دوای ئەو پرسی داهاتی فیدراڵی ئەگەر لە بینی ڕسومات و باج و ئەوانە یەکلا نەکرێتەوە بە ڕایەکەی ئەنجومەنی دەوڵەت ڕازی بێت چی ڕوودەدات من باوەڕم وایە ئەگەر لە ڕووی ئێمە کەوتێنتە دۆخێکەوە کەمتر پەنابن بۆ دەق و جێبەجێکردنی یاسا ڕوونکە ڕێکەوتنامەکان وەکو چۆنڵێ ئاوە و تەیەمومەکان بەتاڵەکاتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان با تەشویەکی خراپ نەکەم بەڵام هەموو دەقەیاسانە کە جێبەجێ نەکراون بۆ ڕێکەوتنامە گەورەترین گرفتی نێوان هەرێم و حکوومەتی ناوەند بریتی بوو لە پرسی نەوت مادەم لە پرسی نەوتە ئەگەری ڕێکەوتنەکان زۆرن چونکە ڕای خۆ بڵێن کەسی سێمی شات بۆ ناو پرسەکە و کە بریتین لە خودی کۆمپانیەکان ئەوان قسەی جیاوازیان هەبووە مادەم لەسەر ئەوان ڕێکەوتون ئەگەری زۆر هەیە لەسەر ئەم داهاتانەش ڕێکەوتن بگرێ بە تایبەت تا کۆتای ئەم ساڵ بۆ زانیاری
هەر زۆر لە هەموو حاڵەتەکانە بکرێ ئەم پرسە بۆ دوای کۆتایی ساڵە چونکە حکوومەتی نۆ پێگێت داهاتی نانەوتێگە ڕێکەوتن بکرێت تا کۆتایی ئەم ساڵە هەر بە دڵنیاییەوە چونکە ئێمە کەوینە بەردەم دووشتی جیاواز یاسایەکی بودجەی تازەمانە بێ بۆ هەموو عێراق لەوانەیە یاسای نەوتوخازی فیدراالیش دەربچێت لەوانەیە چونکە حکوومەتی داهاتووە و التیزامی لەسرە پەرلەمانی داهاتوو ڕەنگە ئەم پرسە بکا بەلایەکە کەواتە بە هەموو پێوەرەکان هەر بۆ کۆتایی ئەم ساڵ بەڵام سەرەوەشە کە ڕەنگە 2026 یاسای بودجە لە عێراق هەر نەبێت چونکە هەڵبژاردن دەکرێت تا حکوومەت پێش دادگای فێدراڵی تەفسیرێکی کرد بوو کە حکوومەتی کاربەرەکەر بۆی نیە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان ئەو کاتە ڕەنگە 2026 خۆ یاسای بودجەمان هەر نەبێت والله جا نازانم جا ئێمە نازانین چۆن ئەو مەخرەجە دروستە بێت دەرفەتی وا چۆن دروستە بێ بەڵام دوجار هەمیشە ئەوەی پێدەوتێ ساڵی دارایی بە ساڵی دوانزەمانی حسابە ناکرێتەوە لە 26 دانیشی بگری بۆ بەتایبەت بۆ موچە و بودجە و داهاتەکانی هەرێم و کۆی پارێزگاکان ئێستا هەواڵێکمان بیست کە حکوومەتی عێراقەوە تەمەن بۆ زانیاری خۆشتان باشە زانم کە موچەی خانەنشینی لە یەکەمین ساڵەوە دەست پێکرێت مانگەوە دەست پێکرێتەوە لە یەکی مانگەوە دەست پێکرێت نەک لەگەڵ بۆ کۆی ئێمە لەگەڵ کۆی موچە خۆرانە عێراق سەرەتای مانگۆری دەگرێت نێ سەرەتای مانگ جا وردە ورداوانیشان بەرەو تەواویە چەند یاخۆ دەستی پێکراوە پێدەوتێ موچە خۆرانی فەرمی ئەوەی کە لەدا گرنگە بە دڵنیاییەوە کێشە و گرفتی گەورە دروستە بێ بۆ لە هەموو ڕێکەوتنەکانیش بێ فریا ناکەوێتەوە لە 6 مانگە بتوانی لە 4 مانگە بتوانی 6 موچە بدەیت شتی وا بێنە چێ بە عەقڵی هیچ کەسێکە ئەم پرسە ئەم جا ئێمە چینە ساڵی ئایندەوە ئەکرێت لە ساڵی ئایندە کە تەواوی میزانی عێراق قوفڵە بێ تۆ مانگی ساڵی پێش و سەرف بکەی بە دڵنیایی ئەمە باوەڕ ناکەم هیچ کەسێکی عاقڵ موچە فۆتان نەنجاد و موچێ سێ موچێ هەر بە دڵنیاییەوە زۆر کارەساتی گەورە لەوێ دروستە بێت کە ئێمە وردە نزیکە بینەوە لە کۆتایی ساڵ باشە بەزوو بەڕێزت گەژمینی پێدوایە لەسەر ناوتەکە ڕێ بکەون ئەوەی داهاتی نانەوتی داهاتی ناوخۆ و سنوورەکانەوە ئەو تێدە پڕێ پێدوایە لەسەر ناوتەکە ڕێک بکەوتن بکرێت دەسەڵاتی تەفاوز لە هەرێم و لە عێراقی شەهر دەسەڵاتی جێبەجێکردنیکە خۆیان دانوستانەکەن و خۆیانەی بڕن و خۆیانەی دوورن ڕاستێکەوە خۆیان ئەزانن بۆ شێوە بەڵام ئەگەری هەیە ئەوەی پێدەوترێ عەقەبەی یەکەم بەردی گەورە لەسەر ڕێکە لا چووە کە بریتە لە پرسی نەوت یان چارە سەر بۆ بە جۆرێک لە جۆرەکان تا کۆتایی ساڵ ئەگەر بەپینە و پەڕۆژ بێ بەڵام ئەم پرسەیتر پرسێکی سانەوی ئەگەری هەیە چارە سەر بێ ئینشاڵڵا سوپاس دەکەم کاک محەممەد مێمە خزمەت بەڕێزت کۆمپانیەکان جگە لەو بەڕپارەی کە پێیان دەدرێت لە بری خەرجینەوت بڵێن بەرەمێنان و گواستنەوە خۆشیان قازانجیشیان هەیە بنەوتی تریشیان هەیە لە کێڵگەکان جگەلەوە خۆی قازانجی کۆمپانیەکان ئەوەیە بەشی هەرە زۆریان بەتابەتی ئەوانەی گرێبەستی هاوبەشی بەرهەمیان هەیە شەریکن لەو نەوتەی کە بەرهەمێنن شەریکن بەڵێ باشێکی باشی ئەگەر ڕێکەوتنێک بکرێت جگە لەوەی کە نەوتیان پێدەدرێت لە بەرامبەر خەرجی و دەرینانی نەوت نەوتەکەی خۆشیان هەردەمێنێ نەنا هەر ئەوەی کە پیان درێ نەوتەکەی خۆیانە قازانجەکەی خوانم کۆمپانیا ئیش ناکە بۆ کوردستان زۆر با بەسیتیکەن نەنە تخوا باشتەکە بەسیتکەن ئەم کۆمپانیا ئیش ناکە لە کێڵگەی سەرقڵایە لە کێڵگەی شێخانە ئۆکەی خەرجی بەرهەمهێنانی هەیە مەسروفەکەم کۆمپانیا کرێ کارەدا کری سیارەدا کری کارەبادا ئاوە کڕێ سەهۆڵە کڕێ ماسوودۆ کڕێ بۆ کارمەندەکانی ئەم خەرجیانی پێدرێتەوە ئەمە تێچووی بەرەمێنانە لە بەرامبەرەوە ئەم کۆمپانیا خۆ بێ خۆشی قازانج بکە قازانجەکەی چییە ئەو نەوتەی بەرهەمێنێ بەشێکی نزبەیەکی بۆ ئەوە بەگەری عەقدەکەی لە هەنێ شوێنە سادێ سا 15 سا 25 ئاوە ئەو بەشەشی وەرەگرێ اینجا ئەو بەشەی و تێچووی بەرەمێنانەکەی ئەو بە نەوت وەرەگرێ بەڵام نەوتەکە دۆلار نە یەکشت وەرەگرێ تۆ خەرجی ئەوەش وەرناگرێت ئەمە خەرجی کراوە ئەمە خەرجیەکە کراوە خۆ بۆ کۆمپانیاکە نییە خەرج کراوە بۆی ئەو نەوتە بەرهەم بێنرێ قازانجەکە بەز ئەوی بۆ دەمێنێت تۆ پێت وێ بەڵە قازانجەکەی ئەوە لە پشکەکەیەتی باشە لە نزبێکی دیاریکراو نەوت بەرهەمێنێت و لەو نسبە سادە یا سا 15 ئەوە ئەمە جۆرێکیانە جۆرێکی تریان ئەوەیە ئەساسەن بە کرێ ئیشەکە بۆ نمونە کارگروپ لە خورمەڵە بە کرێ ئیشەکات شەریک نییە لە بەرهەمەکە بە حسابوەکو تەبیعەتی عەقدەکەی وەلو تایسە من نەمبینیوە نەشم بیستوە کەسێک گوتبێتی بینیومە ئەوەیە بەهینی خزمەت گوزاریە کرێ خزمەت گوزاریە ئەوەی کۆندنسیتەکەی داناگاز مۆدلێکی ترە ئەویان جیاوازە ئێستا ئەو لە باتی کۆمەڵە قەرز و مەسروفی دیکە ئەوە درێتە داناگاز بەس ئەو 50,000 کەوتت بۆ ناو خۆدا دەنرێ دەمێکە دانراوە
ئەو بۆ بدرێ بە پاڵاوگە حیزبیەکان و خۆیان بیفرۆشنەوە نه ئەمە بۆ ئەوەیە بدرێ بە هەر پاڵاوگەیەک ئەمە مەرجنیە تەبەن زۆربەی پاڵاوگەکان هی ئەم دوو حیزبە گەورەکەی کوردستانە ئەمە وازەحە بەڵام ئیتر کە ئەدرێ بەم پاڵاوگانە کرێ ئەدرێ بەم پاڵاوگانە بۆ بەرهەمێنانی گاز و بنزین و نەوتی سپی و غازی LPG و ئەمانە لە بەرامبەرە ئیتر ئەم بەرهەمانە ئەبێ بە عەدالەت و دابەش بکرێ بەسەر هەموو ناوچەکانی خەڵکی جیاوازەکانی کوردستانە بە سەری مەدعوم سەری مەدعوم یعنی وەکو ئەوەی کەیسە لە عێراقا هەیە لەترێ بەنزینی نۆرمال 450 دینارە منش ئەو پرسیارەم هەیە وەڵڵاهی تا ئێستا ئەوەی نەکردو لەوتەی من لە بیرم بێ حکوومەتی هەرێم یەک جار بە نرخی مەدعوم بنزینی داوە شۆفێرانی تەکسی و ئەوەی گواستنەوەی کەرتی گشتی بنزیکەی 750 دینارەوە بزانم ئەیانێ ئەمە نەبووە بەو شکڵە بەس ئێستا خازانجێکی زۆر لەو بەرەناوتە دەکەن کە بەناوی ناوخۆوەری دەگرن و دەیفرۆشنەوە چکە خەڵک بە بڕێکی زۆر دەیکرێت و بەرهەمانەوەیە یعنی چەند تێنەگەستان بڕازانجی زۆر دەکەن ئەو 50 پیان درێ تەمان پیاڵەوەکانش قازانجەکەن تەبیعەتەوە بە هەر پاڵاوگەیەکی کەی بدەی بۆ بپاڵەوێ کری خۆی وەرەگرێ قازسە ئەم پاڵاوگانە تەنانەت نەوت بۆ وەزارەتی نەوتی عێراقیش دەپاڵێون بە کرێکی دیاری کراوە ئەکرێر بە هەمان کرێ بۆ حکوومەتی هەرێمیشی بپاڵێون تەبیعە پاڵاوگە ئەبێ خازانج بکات کێشەکە لەوانە پێیان دەدرێتەوە بەس ئەوە حەقی کرێکە دەگێڕنەوە کرێ پاڵاوتنەکە یاخوتەر پێیان دەدرێ خۆیان دەیفرۆشنەوە چۆنە سەرکە ئەم 50,000 بەرمیلە وەکو نەوتی خاو ئەدرێتە چەند پاڵاوگەیەک ئەم پاڵاوگانە ئەدرێ بە وەزارەتی سامانە سروشتەکان ئەویش ئەیا بە چەند پاڵاوگەیەک پاڵاوگەکە کە تەبەن ئەم گاز و بنزینە بەرهەمێنێ بە نرخی مەدعوم ئەفرۆشرێتە خەڵک ئەمە داهاتی هەیە ئەم پارەیەتەوە بۆ قاسەیەک باشە لە داهاتەکەی خۆی لەم قاسەیە با بڵێن کرێی پاڵاوگەکانە درێ و هەرچێکشی ماوە ئەبێ بدرێتەوە بە خەزانەی گشتی دەوڵەتی فیدراڵی عێراق دوای کە خەرجی گواستنەوە و بەرهەمێنان لێ دەرکرا تەبعاً خەرجی گواستنەوە بەرهەمێنان پاخەرجی پاڵاوتنیشی لێ دەرەکرێت اینجا باقەکەی ئەدرێتەوە نەکەواژۆ بکرێت کێتە سەرپێ یاخود تا ئێستاش نیگەرانی کۆی گشتی ئەم مشکلە و ناکۆکیانە هەم ڕەهەندە قانونیەکەی هەم ڕەهەندە بازرگانی نەوتەکەی ناکۆکی سیاسین ئێمە پێشتر تۆش و مامۆستاش باسی ئەوتان کرد کە ئەمە یەکەم جارنی ڕێکەوتنی وە ئەکرێت لە ڕاستیە گەشتبینی و ڕەشببینیش ئێستا ئەبێتە جۆرێک لە سادەگۆیی و ساویلکەی ئەبێ ئێمە سیر بکەین بزانین چی ڕۆدا و ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ لە ڕاستیە ئەم ڕێکەوتنە ئەبێتە دەواازەیەکی باش بۆ چارەسەرکردنی بەشی زۆری ناوکەکان ئەگەر ئیرادەیەکی سیاسی بەقوتە بێ ئەگەر ئیرادەش نەبێ یەک دنیا پێچ و پلوش و کەلێن هەیە کە ئەکرێ بەکاربێنرێ بۆ عەرقەلە کاکدەنەجام چی دەبینی پێ دوای ئیرادە هەیە بۆ ڕێکەوتن یاخود ئیرادەیەکی گەشت بێکاتیە درێژخەیانە من هەمیشە پێم باشە ئینسان گەشتبینی ببەخشێتەوە باشە بەڵام وەکو دووپات یەکەمەوە بە دڵنیاییەوە ئێمە بینا لەسەر ڕابردووی ئەو ڕێکەوتنانی کە کراون لە حاڵی ئێستاشدا کە ئێمە لە چەند دۆخێکی سیاسی مەترسیدارین بەرەو هەڵبژاردننی عێراق چین و ناکرێ هەندێک ڤیدۆ شتیشمان بینی شەقامی عێراقی تووڕێ لە هەندێک ڕێکەوتن و بەخشینی پارە بەم ڕەهاییە بە هەرێم و هەرێم التیزامەکانی جێبەجێ نەکات شەڕێکی بوو لەگەڵ تەیفسان هەر بە دڵنیایی ئەوانە کەواتە ئەوە نوێنەری شەقامێکە خەڵکێکی ناڕازین بە هەموو جۆر و توێژەکانیانەوە باوەڕم وایە ئەم ڕێکەوتنامانە ئەگەر سەریش بکەون تا کۆتایی ساڵی 2025 بێ ئێمە لە 2025 ڕەنگە شایەتی دوو موچەی تربین لە ڕووی موچەوە ئەگەر نەوت دەست پێ بکە بە دڵنیاییەوە دوێ لە 6 موچە دوو موچە بدرێ کاتەکان تەواو بۆ ئێمە مانگی نۆشمانەوە تەواو بوو تۆ ناکرێ باسی 6 مانگ بکەی بەڕاستی ژماردننی 6 مانگەوە کوڕ ڕقم وایە گینا لە ڕووی التیزام چوار بدرێ ئەگەری هەیە چوار بدرێ یاخواوا بێ بە دڵنیاییەوە ئەوەی کە هەندێک لەو پسپۆڕانەی باسیەکەن دابشکردنی پارە هەر لە ڕووی جەدوەلی زەمەنیشەوە تەماشای بکەی کاتی زۆرێوێ هیوادارم بەندە ڕەشببینی دووپات نەکەمەوە بەڵام ئەم ڕێکەوتنامانە بەتایبەت دەگەر خودی نەوت وەکو سەرچاوێکی گەورە تەوزیعی ساروات لە دەوڵەتە فیدراڵیەکانە زۆر پێویستە مامەڵی وردی لەگەڵا بکرێ وا بکرێ ڕەنگە ئایندێکی باشێ بێ بەڵێ سوپاس دەکەین کاکدانەدارە سپاسیان بە دەبوونتان دەکەین سوپاس ببینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ